زۆر ئازانە دەستیان کرد بۆی ناو سیارە بۆتن زیاتر لە 2000 چەکدای ژەتیلۆر و کۆماندۆ لیوای پاراستنی سلێمانی کۆمەڵی قواتی نەناسراو هاتوون ئەو پەڕی بێغیرەتی ئەو پەڕی نامەردیە لە بۆی لە سەی تەرۆش تەنها بێغیرەتیان بۆ مایەوە شکۆیان شکێنرا هێزێکی ئەو هازەبەلا بۆ یەک شەخص بۆ یەک سیارە بۆتێ ئەو پەڕی بێغیرەتی ئەگەر مردن باڕوبەڕ و هەرچیەیان بەرامبەر باکردنیا بەڵام بەداخەوە جگە لەوەش ئەگەر دەستیان نەکردبایەوە هیچیان لێ نەداهات سەلامەت دەبوون کەس نەشەهید دەبوو نەبریندار دەبوو بەڵام دەستیان کردێتەوە کوژرا و برینداریشانێت ژەتیلۆر و کۆماندۆش بۆ ئاگاداریتان ئەمەش خەبەر و هەواڵێکی خۆشە لەوەی دڵنیا بن هەم بریندار هەم شەیدیانەیە ئێمە سوپاسی هەموو لایەکتان دەکەین مەمنوونی هەموو لایەکتانین گومانمان لە دڵسۆزیتانە لەوەی دڵنیان پێویستیش بکە خۆمان پێتان دەڵێن یعنی دڵنیام کاکە سپاسی هەموو لایەکتان دەکەین بەڕاستی نازانم